هاوڵاتیان و دانیشتوانی ناحیەی قۆرەتوو بە تایبەت ئەوانەی کە فۆرمی خۆراک و نفوسیان سنووری مادەی ١٤٠ و دانیشتووی ناحیەی قۆرەتوو و دەوروبەرین داواکارن لە حکوومەتی هەرێمی کوردستان بنکەیەکی کارتی نیشتیمانی لە ناحیەی قۆرەتوو بکەنەوە هاوشێوەی ناحیەکانی تری سنووری ئیدارەی گەرمیان چونکە دەبێت هاوڵاتیانی ناحیەکە بۆ دەرهێنانی کارتی نیشتیمانی بچنە قەزای خانەقین. مەجید عەلی هاوڵاتیەکی دانیشتووی ناحیەی قۆرەتووە دەڵێت زیاتر لە 4 مانگ سەردانی کارتی نیشتیمانی خانەقینم کرد پاشان توانیم مامەڵەی 3 لە ئەندامانی خێزانەکەم تەواو بکەم. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم بنکەیەکی کارتی نیشتیمانی بێتە قۆرەتوو لەبەر ئەوەی من خۆم کارتی نیشتیمانیم دەرکرد و 4 مانگ دەرم کرد. ئایلەیەکی دەسەرخێزانیم کارتی نیشتیمانی 2 نەفرم دەرکرد. ئەگە ئەو باقیم دەرکە ساڵێ بۆم دەرنێچوو. 10,000 خەڵک لەم منتەقەی ناحیەی قۆرەتووە هەیە ساڵاغە و بنکورە گشتی گیری کرۆ ئەم کارت نیشتیمانیوە. خەڵک کرێسیارە ئەدا ئەڕوا بۆیە وەم گەرما وەڵاو بنکە بێتە قۆرەتوو نزیکە و ئەمجا خەڵک ئەوە کرێی ناڕۆم ئێمە نیشتمان کاسبین بۆمان ناکرێت 4 مان بڕێن لە شوێن کارتی نیشتیمانیوە. بەڕێوەبەری ناحیەی قۆرەتوو دەڵێت سەرباری ئەوەی کردنەوەی بنکەیەکی کارتی نیشتیمانی کارە ئاسانی زۆر بۆ هاوڵاتیان دەکات لە ڕووی هاتوو چۆکردنەوە هاوکاتیش ئەو قەرەباڵغی و فشارەی ئێستا لەسەر نووسینگەی کارتی نیشتیمانی خانەقین هەیە کەم دەبێتەوە. هەندێک فەرمانگەی فیدرالی هەیە کە پێویستە لە سونەکە بکرێتەوە وەکو کارتی نیشتیمانی و هەروە وەکو ڕەگەزنامە خزمەتە زۆر بە دانیشتوانی سنووری ناحیەکەمانەکە و هەروە بە ئەو هاوڵاتیانیش کە نفوس و فۆرم خۆراکیان خانەقینە بەڵام لە دەرەوەی سنووری ناحیەکەمان نیشتەجێن دویش مەسەڵەن زۆختێ زۆر لەسەر ئەو فەرمانە کە لە ناو قەزای خانەقین هەیە زەختێ زۆر لەسەر ئەوان دروست بووە هەم ئەو زەختەش لەسەر ئەوان کەمەکات و هەمیش خزمەتێک بە ناوچەکەمان ناکات بۆ ئێمە هەم داواکاری لە حکوومەت هەرێم هەم لە ڕێگەی نوێنەرەکانی خۆمانەوە لە پەرلەمانی عێراق کار بکرێت بۆ کردنەوەی ئەو فەرمانگە فیدرالە لە سنووری ئەم ناحیەی قۆرەتوو و ناحیەی مەیدان. ناحیەی قۆرەتوو لە ڕووی ئیداریەوە هەرچەندە سەر بە ئیدارەی گەرمیانە بەڵام بەهۆی ئەوەی کە دەکەوێتە سنووری مادەی ١٤٠ەوە زیاتر لە 15,000 هاوڵاتی دانیشتووی ئەم ناحیە و دەوروبەری فۆرمی خۆراک و نفوسیان سەر بە قەزای خانەقینە بۆیە بۆ دەرهێنانی کارتی نیشتیمانی دەبێت لە خانەقین مامەڵەکانیان ڕایی بکەن ئەمەش بۆتە بارگرانێکی زۆر لەسەر هاوڵاتیان بۆیە داواکارن بنکەیەکی کارتی نیشتیمانی لە ناحیەی قۆرەتوو بکرێتەوە. سەرکەوت ئەحمەد، کورتسات نیوز، ناحیەی قۆرەتوو.